خۆتمان زانی کە بە حکمی ئەوەی هەموو کەناڵەکانی ڕاگەاندن لێرە نووسینگەیان هەیە و ڕۆژنامە نووسانیان لێرن ئەو کۆنگرە ڕۆژنامە نووسێ لێرە بێ و ئەمڕۆ لە ئەو یادەدا ئەم کۆنگرە ڕۆژنامە نووسێ سازەکرێت سوپاسانەکەن جارێکتر کە هەموو لە ئامادە بوون و هیوادارین کە تەقدیری کات بکرێ بۆ ئەوەی زۆرترین ڕۆژنامە نووس پرسیاری خۆیان ئاراستە بکەن ئەگەر بتوان هەریەکە پرسیارە بکە زۆر سوپاسانەکەین بۆی کاتەکە بەشی هەموو لە بکە تەمان لە پێشدا بەڕێز ئەمینداری گشتی بەو بۆنەیەوە وتەیەکی کورت پێشکەش بە جەنابتان دەکاوت دواتریش تەبعاً دەرفەت دەدەین بە جەنابتان بە شێوەیەکی نظامی و بەسرە پرسیارەکانی خۆتان ئاراستە بکەن زۆر سوپاس جارێکتر بە خێراتنتان دەکەین. بسم الله الرحمن الرحيم. ئامادە بانی بەڕێز خێر بێن سەرچاو خۆشحاڵین کە لە نزیکەوە دیدارتانەکەین و ئومێد دەکەین کە کاتێکی خۆش بەرینە سەر 23 ساڵ لەموو پێش یەکگرتووی ئیسلامی کوردستان هاتەو بوون و لەو کاتەوە تا ئەمڕۆ بەرنامە و نەهجێکی دیاریکراوی خۆی هەیە حزورێکی بەرچاوی هەیە لە هەموو دەڤەرەکان و بەرنامەیەکی میانڕەوی ئارامی ئاشتیخوازی پەیڕەو کردووە لە ساڵانی هەموو ڕابردووە بە خۆشی و ناخۆشیەکانەوە بە ترس و تاڵیەکانەوە بە شیرینیەکانەوە لەگەڵ خەڵکی کوردستان لەگەڵ هێزە سیاسیەکانی کوردستان بەردەوام بوو. ئومێد دەکەین کە لەم ڕۆژانە کە ساڵیادی 23 ساڵەیەتی بتوانین ئەو ڕۆڵەی ئەو چاوەڕوانیەی کە لێی ئەکرێ لە یەکگرتووی ئیسلامی بتوانین وەکو پێویست بە ئەرکی خۆمان هەڵسین و ئومێدەوارین کە پێکمانەوە لەگەڵ هەموو هێزە سیاسیەکان هەموو لەگەڵ هەموو ڕۆشنبیر و خەمخۆرانی ئەم میلەتە دەست بینە دەستی یەک و پێکەوە بتوانین هەم قەیران و گرفتەکانمان چارەسەر بکەین هەم برینەکانمان چاڕێژ بکەین هەمیش خۆمان ئامادە بکەین بۆ تەحەدیات و بۆ پێشهاتەکان و هەروەها پێشوازیەکی باش بکەین لەو دەرفەتانەی کە لە پێش داهاتووی ئەم گەل و نیشتیمانن بە تایبەتی دوای ئەوەی کە شەڕی داعش بە پاڵەوانێتی و قارەمانێتی پێشمەرگە نەبەرزەکان گەیشتە ئەوەی کە ئێستا داعش و ئەو شەڕە سەپێنراوەی بەسەر گەلی کوردستانە بوو بە شکستی داعش تەواو بوو و هەڕەشە لەسەر کوردستان دوورخرایەوە بە ئازایەتی و قارەمانێتی پێشمەرگەکان کە لێرەوە لەم بۆنێشە جارێکی سلاویان بۆ ئەنێرین و دوعای سەرکەوتن و پاراستنیانەکەین. یەکگرتووی ئیسلامی چاوەڕێی ئەوەی لێ ئەکرێ کە ڕۆڵێکی باشتر و گەرم و گوڕتر و کاراتر ببینێ جێی سوپاسە ئەو ئینتیزاریە و ئەو چاوەڕوانیە. بێگومان ئێمەش وەکو کەسێک کە لە ساحەکە ئیشەکەین یا خەڵکێک کە پێکەوە لەگەڵ ساحە سیاسیەکە هەڵسوکەوتەکەین ئەزانین گیرگرفتەکان زۆرن مەشاکلەکانی زۆرن و قەیرانەکان بازێکیان ڕیشەی مێژوویان هەیە بازێکیشان نوێن بەڵام نوێەکانیش هەر ئەچنەوە سەر کۆنەکان و ئەوی ناکۆچیانەی کە هەیە شتێکی غەریب نییە لە دنیا لە ژیانی ئینسانیە هەربووە ناکۆچی شتێکی سروشتیە ئەزەمات و قەیران شتێکی سروشتیە ئەوەی کە ناسروشتیە ئەوەیە کە ئێمە گیر بخۆین بەدەست چارەسەرەوە نەتوانین چارەسەری قەیران بکەین. ئەزمەی گەورە قەیرانی گەورە ئەوەیە نەزانی ئیدارەی ئەزەمات بکەیت نەزانی ئیدارەی
قەیران و ناکۆکی و ناخۆشیەکان بکەین. بۆیە لە یەکگرتووی ئیسلامیە هەموو خەمێکمان ئەوەیە کە لە کاتی چارەسەری کێشەکانە جارێکی تر ئەوەش نەکەینەوە کێشە، چارەسەری کێشە نەکەینە کێشە، و وەکو مەعسووم سەیری خۆمان نەکەین و وەکو شەیتان سەیری بەرامبەرەکان بکەین. هەموو لایەکمان بە زۆر و کەم بە ڕێژەیەکی دیاریکراو لەم ساحەیە ئەژین و بەشدارین لە خەمەکانی ئەم ساحەیە، لە کێشەکانی ئەم ساحەیە، لە دروستبوونی مەشاکیلی ئەم ساحەیە. ئەبێ هەمووشمان بەشدار بین لە چارەسەری ئەو کێشانە. دۆخی کوردستان بەشێکە لە دۆخی ناوچەکە بەگشتی. ناوچەکە بەگشتی لە خەیرانێکی گەورایە، بەعزێکی فراوانترە لەسەر ئاسی جیهان، وەکو مەسەلەی تیرۆر و تیرۆریستی و شەڕی داعش و ئەو گرفتانەی کە جیهانیە تەقریبەن، وەکو مەسەلەی نەوت و قەیرانی ئابووری کە نەوت دابەزینی نرخی نەوت مەشاکلێک کە بە دوای ئەوە هاتووە، ئەوەش هەر لە ناوچەکە فراوانە، وەکو ئەو گۆڕانکاریە سیاسیە جوغرافیای سیاسی کە ئەگەری هەیە دوای شەڕی داعش دروست ببێ، کە ئەوەش هەر بەدەرە لە توانای ئێمەمانان و هێزە سیاسیەکانی کوردستان. ئەوەی خوازراوە لە ئێمە و واتی ئەگەین ئەبێ بکرێ ئەوەیە کە هێزە سیاسیەکان خەڵکی گەلی کوردستان بەگشتی لە ئاستی ڕوبەڕووبوونەوە و پێشوازی و چارەسەری گرفتەکانە بن. ئەو شتانی کە لە دەست ئێمانیە چۆن مامەڵەی لەگەڵ بکەین، ئەوەی کە بەدەست خۆمانە چۆن چارەسەری بکەین. بەعزێ لەو شتانە بەدەست خۆمان نییە، دەرەچیە ئێمە بێت چۆن مامەڵەی بکەین، چۆن ئیستیعابی بکەین، چۆن کێشەکە لەسەر خۆمان تەخفیف بکەین، ئاسان بکەین. بازێکیشی کە بەدەست خۆمان دروستمان کردووە لە ناکۆکی و لە شەڕە قینی تاریخی، ئەمەش خۆ دیارە ئەوش چارەسەری ئەوێ، ئەوش بەڕاستی تاکەی ئەم میلەتە بەدەست شەڕی خەڵکی سیاسی یا سەرکردەی سیاسیەوە گرفتار بێ. میلەتی ئەمە زۆر جەزرەبە و ناڕەحەتی زۆری چەشتووە و ستەمی زۆری لێکراوە، دروست نییە و ڕەوا نییە جارێکی تر بەدەست خۆمانەوە ستەمی لێ بکەین. بەبێ دیاریکردنی ستەمکار ئێمە بینین ستەم ئەکرێ لە میلەتی ئێمە. میلەتی ئێمە مستحقی ئەم هەموو ناڕەحەتیە نییە. ئەگەر مێژوو بازێ ستەمی لێ کردبین، ئەگەر ستەمکارە قەدیمەکان بە شێوەیەک ستەمیان لێ کردوین، ئەگەر لە ساکسپیکۆوە ئەم میلەتەمان دابەش کراوە، ئەی خۆمان چی؟ ئەی هێزە سیاسەکانی خۆمان، ڕۆشنبیرەکانی خۆمان بۆچی شەڕمانە؟ بۆچی بەردەوام ناکۆکین؟ بۆچی ئاشتی بووەتە شتێکی تەیری عنقا لای ئێمە ئاشتەوایی ئاشتی وەکو شتێکی خەیاڵی یا نادروست سەیرەکرێت؟ لە کاتێکا مجتەمەی ئینسانی ئینسانەکان پێویستە ئاشتی ئەسڵ بێتیان، ئینسانەکان بۆ ئەوەی ڕێز لە یەکتر بگرن، بۆ ئەوەی بژین وەکو ئینسان پێویستە ئاشت بن، پێکەوە بژین، ڕێز لە یەکتر بگرن، ڕێز لە بیر و ڕای یەکتر بگرن، ڕێز لە بۆچوونی یەکتر بگرن، تاوەکو هەڵکەن، تاوەکو ئیداری وەزعەکە بکەن، تاوەکو گرفتەکان ئەوەنەی تر گەورە نەبن لەسەر خۆیان و لەسەر میلەتەکەیان. نخبەی سیاسی، نخبەی ڕۆشنبیر چاوساغی میلەتن، بەڵام ئایا بەڕاستی ئێمە ئێستا چاوساغیەکەین یا خەریکە تاریکی دروستەکەین بۆ میلەتی خۆمان؟ چاواشەکاری بە شێوەیەک بمانەوە نەمانەوە ئەو ئاراستەی کە هەیە چاواشەکاری دروستە بێ، ڕاستیەکان ئەشارێنەوە، بەعزێ لە ڕاستیەکان دەرەخرێن، بەعزێکی پەردەپۆشەکرێن. ڕاستتر ئەوەیە کە ئێمە لە حاڵەتێکی ناتەندروستین. بۆیە دۆخی کوردستان هەڵناگرێ ئەم وەزعەی بەردەوام بێ.
پێویستە لەم قۆناغا بە تایبەتی کە ئارامیەک تا حەدێک دروست بووە دوای پەیامەکەی کاک مەسعود تا ڕادەیەک هێوریەک دروست بووە حەقی خۆیەتی ئێستا هێزە سیاسیەکان لەم پێگەوە لەم جێگەوە جارێکی تر لەم بۆنەیە داوا ئەکەم لە هەموو هێزە سیاسیەکان لە هەموو سەرکردە دڵسۆزەکان کە خەمەکە جددی بکەن و گفتوگۆ دەست پێ بکەنەوە و بیانوو لە یەکتر نەگرن و ئاراستەی دۆخەکە بەرەو هێورکردنەوە و بەرەو چاککردنی وەزعەکە ببن. ئەو دەست پێشخەریە تا ڕادەیەک ئاماژەی کردووە بە گرفتەکانیش زۆر لەسەر عەرزن لە ئاسمان نین ئەتوانی چارەسەر بکرێ بە تەفاهم هەموو شت ئەکرێ بە ناڕێکی هیچ چارەسەر ناکرێ. ئێمە خۆشمان ئەزانین میلەتی ئێمە باجی ناکۆکی خۆی داوە هەمیش حازر بووین ڕێککەوتۆ زۆر جاریش مێژوو پێمان ئەڵێ مێژووی کۆن و نوێ پێمان ئەڵێ کە ئامادەین دەستێکەڵ بکەین لەگەڵ بێگانە بۆ دژایەتی خۆمان بۆ دژایەتی براکەی خۆمان. ئەمە فتنەیەکی گەورەیە بەڵایەکی گەورەیە. بۆچی ئەمە عرف بێ بۆ ئەمە لە ناو کوردان نەریت بێ بۆچی کوردەکان خەڵکی خۆمان برایانە دەست نەخێنە ناو دەستی یەک ئەو تەنازولی کە ئەکرێ بۆ بێگانە با بۆ خۆمانی بکەین کەی عەیبە ئینسان تەنازول بۆ براکەی خۆی بکە کەی دروستە کە ئەوەندە لەسەر قسەی خۆمان سوور بین با ڕاستیش بێ با قسەکەش ڕاست بێ بەڵام مادام براکەت بە شێوەیە لە شێوەکان خۆی بە مەزلومە بینێ کەواتە دڵخۆشکردنی ئەو ئارامکردنەوەی دۆخەکە ئەرکی هەمومانە. بۆیە ئێمە لە یەکگرتووی ئیسلامیە داواکارین کە ئەو چارەسەری گرفتەکانمان بە خۆشی جارێ سەرەتا بە ئاشتەوایی و ئاشتی بکرێ و بگەڕانەوەی ئاشتەوایی بۆ ناو ماڵی کوردی ئینجا گفتوگۆ مێزی گفتوگۆ هەموو شتێک حەلەکە شتێک نییە کە موعەقەد و ئاڵۆز بێ بە دەرەجەیەک چارەسەر نەکرێت بە تەفاهم ئەگەینە زۆر لە ئەنجامی باشتر لەمەی کە تەسەووری بکەین بە تەفاهم ئەکرێ بگەینە کاراکردنەوەی پەرلەمان کاراکردنی حکوومەت و بەگەڕخستنەوەی هەموو دام و دەستگاکان مەسەلەی سەرۆکایەتی هەرێمیش قسەی جددی لێ بکرێ. ئەو پیاوە خۆی عەرزێکی کردووە ئەگەر بۆمان کرا و ڕەخسا کەسی گونجاو یا کەسێک شیاو بوو خۆی ڕێیداوە ئەو قسانەی کە ئەکرا خۆی ئێستا ئەو تەرحی کردووە خۆی کەسێک خۆی تەرحکا و ئەو ئاڵۆزیەش حەلە بێ. ئەگەر بە هەر شێوەیەک بە تەفاهم لەسەر مێزی گفتوگۆ زۆر لە مەسەلەکان چارەسەر ئەبن ئەگەر کەمێکیشان بمێنن بە مروری وەخت ئەوش حەلە بێ. بۆیە هێزە سیاسیەکان بە تایبەتی ئەو پێنج لایەنە کە پێکهێنەری حکوومەتن و پێکهێنەری حاڵەتی سیاسی کوردستانن ئەمڕۆ لەم ماوەیە کە پێ ئەوترێ قۆناغی ئینتیقالی تاوەکو کاتی هەڵبژاردن ئەم قۆناغا ئینتیقالیە یعنی ئەبێ هەموو ئەو پێنج لایەنە بچنەوە سەر مێزی گفتوگۆ و بەو گفتوگۆیە بچنەوە سەر کار کەسێکیش خۆی نەیەوێ ئەو باسێکی ترە بەس بە ئەسڵ ئەوەیە پێنج لایەنەکە مکەلەفن ئەو تەکلیفەشیان بەردەوام لە پەرلەمانە و تەکلیف کراون ئیعتیمادیان لەوێ وەرگرتووە ئەبێ بکەونەوە سەر ئیش پەرلەمان کارا بکرێتەوە بە تەفاهم ڕێک بخرێ کاروبارەکان حکوومەت کارا بکرێتەوە مامەڵە لەگەڵ مەسەلەکانی تریشا بکرێ. مەسەلە لەگەڵ بەغا چۆن چی بکەین بێگومان مەسەلەی بەغا مۆزوعێکی مهمە. کار لەگەڵ بەغا نە ئەوەیە بڵێ بانە بێ نە ئەوەیە بڵێ ئەبێ هەروە بە سادەیش نییە. لەبەرەوە ئەگەر ناوماڵی کوردی متەفاهم نەبێ
ڕێک نەبێ ئەوەشمان لێ تێکەچێ دووبەرەکی و چەند بەرەکی دروستە بێ خەڵکیش استیغلالی ئەوە کە ڕەنگە زەرەرێکی گەورە بکەین مامەڵە لەگەڵ پاش داعش تەواوە بێ ئەوە لە چەند مانگێکە تەواو بێ داعش تەواو بوو ئەو لاکردنەوە و ئاوردانەوە دەولیە کە هەیە لە کوردستان و لە هەرێم بە شێوەیەک لە شێوەکان تەواوە بێت چونکە ئیشەکە تەواوە بێت تۆ وەکو میلەتێک وەکو خەڵکێک کە خوێنت داوە وەکو خەڵکێک کە ئەو پشتگیریە نێودەوڵەتێت دەستکەوتووە نەزانی بیخۆی نەزانی تەوزیفی بکەی نەزانی بیخەیتە سەرجەی خۆی و پێگەی خۆی هەڵەیەکی گەورەی عیبەیەکی گەورەشە کەواتە ناوماڵی خۆمان ئەبێ ڕێخین تاوەکو جوان پێشوازی پاش داعش بکەین تاوەکو گەلەکەمان نیشتیمانەکەمان کە بە خوێنی پێشمەرگەکان پارێزرا و هەڕەشەی لێ دوورخرایەوە تاوەکو بتوانین بە ئاسوودەیی ئەزمونونەکەمان چاکسازی تیا بکەین بەرەو باشتریشی ببین ڕاستە تاریکی و پەڵە و هەڵە زۆرە بەڵام واش نییە بۆ دەرەجەیە دنیا تاریک بوو بێت ئەو گەشتبینیە چەند قسەی لەسەرە ڕەشبینی سەد ئەوەندە قسەی لەسەر ڕەشبینی هەڵەیەکی گەورەیە بۆ سیاسی نابێ خۆی بگەێنێتە متبەست نابێ دنیا کاولکا لە خۆی ئەبێ بەردەوام خەریکی ئەو بێ منفەز و مەدخەل و مەخرەج بدۆزێ ئەبێ کونوکەلەبەری گەیشتن بە ئەنجام بدۆزێتەوە ئەبێ مامەڵەی ممکنات بکە تەمەنیات و ئاواتەکان خەیاڵە واقع ئەوەیە کە لەبەردەستایە بۆیە ئومێدمان وایە کە لەم چەند مانگی داهاتووە گۆڕانکاریەکی گەورە لە سەلیقەی ئیدارەی قەیرانەکان دروست ببێ و پێکمانەوە هەموو هێزە سیاسیەکان پشتگیری ئەم پرۆسەیە بین و پێکمانەوە هەمومان ئاشتەواییەکی برایانەی دۆستانە و زروفەکەش بەڕاستی فشار لەسەر هەموو لایەک دروستەکە و مێژوش ڕەحم بە کەسمان ناکە و خوش تۆڵەمان لێ ئەسێنێتەوە کە نەتوانین میلەتمان لەم قەیرانانە دەرباز بکەین ئەم پینە و پەڕۆیی کە هەیە بۆ وەزعی دارایی مەسەلەی موچە چی پێڵێن سیستەمی چی پێڵێن پاشەکەوتی موچە ئەوەنەش ڕەوانمان نەکردووە ئەوەنە سەقەتە پاشەکەوتی چی کە خەڵک بەم بێ گوزەرانی و بێ زەوقیە مامەڵەی شت بکە ئێمە بەڕاستی ئەبینین کە پینەیەکی سەقەتە و ئەویش خۆی پینەی ئەوێ باسی موچە و پاشەکەوتی موچە ئەو دڵناخۆشی کە هەیە ئەو ناکۆچی سیاسی کە هەیە ئەوەنەی تر ناڕەحەتەکەی زۆرتر کردو مەسلەی بوجە و موچە بەعزێکی لە دەست خۆمانانیە بەڵام بەعزێکی بەدەست خۆمانە بۆیە پێویستە ئەوەی بەدەست خۆمانە تەواوی بکەین و پێکمانەوە هەمومان مامەڵە بکەین لەگەڵ ئەو شتانەی کە بەدەست خۆمان نییە یەکگرتووی ئیسلامی چاوەڕێی ئەوەی لێ ئەکرێ کە هەڵوێستێکی جددی ببێ بڵێ هەڵوێستی جددیمان هەیە بۆ چارەسەر نەک بۆ گەورەترکردنی دەرز و ناکۆچیەکان قسەی خێرەکەین ڕاستیەکان ناڵین چونکە وازانین بە وتنیان زۆر خزمەت ناکە ڕاستی لەو مەجالات تەبان باسی ناکۆچیەکان بەڵام حەزمان لەوەیە ئەو خەڵکە کە ناکۆکە و لە ناکۆچیەکەی ئەوانیشۆ ئەم هەموو گرفتاری و نائومێدی و بێتاقەتی دروست کردووە و ئەو هەموو ئەگەرە سەختانە بەڕێوەیە کە چاوەڕێی گەل و وڵاتی ئەزمموی ئێماکە ئێمە ئەمانەیە ڕۆڵێکی ئیجابیمان ببێ و قسەی خێر بکەین و هەموو پێکمانەوە بینەوە سەر مێزی گفتوگۆ پێکەوە بچینەوە ناو کار ئیدارەی وڵاتەکە و کێشەکان هەمومان مەسئولانە بچینە ژێر چارەسەری کەسیش خۆی نەکاتە فریشتە کەسیش شەیتان نییە هەمووی جانی هەمومان بە شێوەیە لە شێوەکان بەشداریمان بۆ لەم واقعی کە هەیە
هەمووشمان بە واقع بینیانە ئەتوانی چارەسەری ئەم واقعە بکەین. بۆی کاتان نەگرم کاتی ئێوە خۆم جارێکتر سوپاسان دەکەم بەخێر بێن. حزبەکەتان پیرۆست بێ سێ پرسیاری هەرێکی لەوانە نزیکبوونەوەی یەکێتی و پارتی ئەگەری گۆڕانکاری هەیە لە هەیکەلی حکوومەتی هەرێمی کوردستاندا پێگەی یەکگرتوو لەو هەیکەلە چییە بێت؟ پرسیاری دووەم شاندێکی یەکێتی و پارتی باوەش بەردوو لە چاوی کامەرەکان سەردانی وایە کرد کە پێکهاتوو لە کاکسعەلی و دڵشاشا بەبەست لەو سەردانیان چی بوو لەم چەند ڕۆژە؟ پرسیاری سێمشم لیستی هاوبەرمانی نیشتیمانی لیستی هاوبەرمانی نیشتیمانی سەردانی هەرێمی کوردستانی کرد کە چەند گفتوگۆیەکیان کردووە لەبارەی داوازانی دەوڵەتی عێراق بۆ کورتیش باسی سەربەخۆی کردووە وەکو یەکگرتووە بەستان چێ لەسەرەوەی کەوا شاندی هەرێمی کوردستان چێتە بەڵگا سەبارەت بۆ پرسان. سپاس. بەبێت تاک ڕێکەوتنی پارتی وێچێتی و ڕێکەوتنی هەردوو حیزبێک یا چەند حیزبێک ئێمە بە ئیجابیە بینین بەو مەرجەی کە گەلەکۆمە بێ لەسەر خەڵکی تر و بە ئاراستەی چارەسەر بێ. بێگومان پارتی وێچێتی دوو هێزی سیاسی گەورە لە ساحەکە منتقەی نفوزیان هەیە، زۆر لە جومگەکانی دەسەڵات لە دەست ئەوانایە. ئەگەر ڕێکەون بەو مەرجەی کە بۆ ئاوتکردنی خەڵک نەبێ، بۆ پەراوێستکردنی خرچی تر نەبێ، شتێکی ئیجابیە. ئێمە کە هەردوو لا هاتنە لامان و باسییان کرد دەستخۆشیمان لێکردن کە پێکەوە بوونی پارتی وێچێتی بە بەشدارکردنی لایەن و خەڵکانی تریش خزمەتەکە بەوەی کە چارەسەری کێشەکان نزیک بێتەوە. ئەوەی کە باسییان کرد باسی پرۆژە نەبوو، دیارە ئەفکار بوو، بەڵام دیارە لەمە دووە دەوانێت پرۆژەشیان بێت. ئێمە ناسینە ئەو تەفسیرەی چونکە ئازادی خۆیانە و خۆیان وەکو دوو حیزب، بەڵام ئەوەی کە لای ئێمە پێویستە ئەوەیە کە باسی ئەکسەریەت و ئەقەلیەت دروستکردن خزمەت ناکات لەم مەرحەلە. قۆناغی انتقالی بە ڕاشکاوانە پێمان وتن قۆناغی انتقالی ئەحکامی خۆی هەیە، موجبات و پێداویستی خۆی هەیە. دوای قۆناغی انتقالی دوای انتخابات ئەوە لكل حادث حديث چێ لە پێشوێ چێ لە دواوێ. بەڵام ئێستا دیارە کە 5 حیزب لەسەر لە انتخاباتە براوە بوون، حکوومەتێکیان پێکهێناوە، پەرلەمان زۆرینەی پەرلەمان لەوانە، خەڵکەکەی تریش هەیە جێی ڕێزە. ئەو حاڵەتە ئیلغاکردنەوەی بە قسە نابێت، بە ناخۆشیش نابێت، بە تەفاهم هەمووش دەکرێت. ئەو ڕای ئێمە بووە کە ئەو دوو هێزە لەگەڵ هێزەکانی تر ئەو چارەسەری ئەو گرفتارانە بکەن کە دروست بوون لەو ماوەیە. سەردانی ئەو بەڕێژانە کاک سعدی، کاک دڵشاد، کاک مەسرور و وەفدی پارتی هەموو بەو ئاراستە بوو کە ڕوونکردنەوەی ئەفکاری خۆیان ئێمەش قسەی خۆمان و ئەفکاری خۆمان پێوتون. بەنسبەت لیستی هاوپەیمانی من ئەو پرۆژەیەم نەدیوە، بەڵام ئەوەی کە بەڕێزان برایانی ئێمە چوو بوون دیارە پرۆژەیەکە باسی عێراقی یەکپارچەیەکە لەسەر بناغی فیدرالی و بێگومان وەکو کورد حەقوایە هەمومان پێکەوە قسەمان ببێت، تاک هەر حیزبە ڕای خۆی ببێ، بەڵام کورد چونکە خۆمان هەموو یەک قەزیەمان هەیە و هەرێمێکمان هەیە و ئومێدی چاکترکردنی بەرەو پێشبردننی ئەم ئەزمونەمان هەیە، حەقوایە پێکەوە یە قسە بین تاوەکو لەگەڵ بەغا و لەگەڵ هەر پرۆژەیەکی بەغا قسەکانمان یەک بگرێتەوە، چونکە دوو قسەی و چەند قسەی هەم عیبداریە هەم ئیشەکە پەکە خاو هەم پێگەمان سووکەکە لە بەغا. بۆیە لەگەڵ ئەوەی لەسەر کەسی شەهید دکتۆر مشیان ئەگەر پێمان بڵێ بەڵێنتان پێدرا بووکە دوای دەرژیکردنی تاوانبارەکە دەستی پشتە لەم تاوانە دۆزێتەوە. ئێستا انجمەنی ئاسایش یاخود ئەو لایەنانی خەریکی ئەو کەیسن هەر لەسەر بەڵێنەی خۆیان ماوە کە دەستی پشتە دۆزنەوە
پرسیاری بۆمیشم لەسەر پرۆژەی ئیسلامی کە بەڕێستان دەستان دەکرێت پرۆژەیە یەکگرتوو کارچێ لەگەڵی دەبێت دەگات ئەوەی بۆ ئەگەر دوولایەن گەیشتن بەڕێکەوتودایەن بە پرۆژەکە رازی نەبوو ببێتە پرۆژەیەش دوولایەنی خەڵکیتر لە بۆ کاتەوە یاخۆ دەبێت سێوان پێکەوە. بالنسبة كيسي شهيد مامۆستا وشیار بێگومان ئەوە 2 مانگ و نیوە تقریبا لە ڕۆژەکانی ئەوەڵە هەموو بەرپرسانی ئەمنی و جەنابی کاک مەسعود و هەموو لایەک هاتنە سەر خەت و بە شێوەی مباشر بەڵێنیاندا کە بە دوای ئەو مۆزوعان و ئەو مۆزوعە ئەوانی بە ئامانج گرتووە و ئەمنیەتی ئەم وڵاتەی بە ئامانج گرتووە تەنها یەکگرتووی بە ئامانج نەگرتووە یا کەسایەتی مامۆستا. ئێمەش لەسەر ئەو متمانەیە ماوین بەڵێ بەردەوامیشن ئەوان قاتیلەکانیان کە هەر لە ڕۆژانی یەکەما گرتووە تەحقیقیان لەگەڵەکەن ڕێی شەو دەوروبەر و لق و پۆپی مەسەلەکە بێگومان ئەوە مەسەلەیەکی ئەمنیە لای خۆیانە بەڵام هێشتا دەستی پشتەوە لای ئێمە ئاشکرا نەکراوە لای خۆشیان کە دیدارمان کردوون و برایەک لە تەحقیقەکە بەشدارە لای خۆشیان گومان ئەبەن بۆ چەند شت و چەند کەس و چەند ئەوانە بەڵام هێشتا نەگەیشتونەتە ئەنجام و ئێمە چاوەڕێی ئەو ئەنجامانەین کە ئەوان پێگەن و دڵنیاشین کە لە دەستیان دەرناچی ئەگەر تاخیریش بێ. بێگومان مەسەلەکە 2 بەشە بەشێکی ئەوەیە کە قەتڵێک هەیە 2 نەفەر ئێعترافیان کردووە کە پیاوێکیان کوشتووە. بۆچی کوشتویانە ئەوە ماوە ئەوە بەنسبەت ئێمەوە ئەوە زۆر گرنگە بەنسبەت قەتڵەکەەوە معلومە حکومەکەشی معلومە لەبەرەوە ئەگەری ئەوە هەیە کە ئەگەر درێژە پێشێ ئێمە مەلەفەکە 2 بەشکەین بەشی قەتڵەکە قساسەکە بەجێ بهێنرێ بەسی دەستی پشتەوەکە بەجێ هێڵین بۆ تەحقیقات و ئەو گەڕانانەی کە ئەیکەن ئەو دەستگا پەیوەندیدارانە لە مەوزوعەکە و مێریشمان بەردەوام. پرۆژەی ئیسلامی بێگومان پرۆژەی ئیسلامی جارێ بریتیە لە کۆکردنەوەی کەس و لایەن و ڕێکخراو ئەو خەڵکە بە مەرجەعیەت ئیسلامیانەی کە لە ساحەکە هەن و ساڵێک لە ساڵان جارێک لە جاران کاری ئیسلامیان کردووە لە حیزبێکی ئیسلامیە بەڵام ئێستا لە ناو حیزبی ئیسلامیشانێ. حیزبە ئیسلامیەکان بێگومان چەترێکە کە هەمویان ئەگرێتەوە. ئێمە هەنگاوی باشمان ناوە لە وەرە و لایەنە ئیسلامیە سیاسیەکان بڵین سێ حیزبەکە دانیشتنی لووتکەمان کردووە هەنگاومان ناوە پێکهێنانی لوژنە و ئەوانەمان کردووە و ئەمێنێتەوە سەر لەگەڵ ڕۆژەکان بەرەو پێشەچێ تا ئێستا ئێمە ئێستا قسە لەوە ناکەین ئەگەر یەکێک نەهات یا کێ نەهات یا ئەوە چونکە زۆر ئەوەڵەن دووهەم تەمەناشی ناکەین نامانەوێ وابێ ئەگەر وابوو لكل حادث حديث بێکمان کاروانەکە بەردەوامە بێ و زۆرینەی زۆر پێکەوەین ئەگەر کەسێکیش بۆی نەسەرفا یا بۆی ڕێنەکەوە یا هەر لەبەر هەر سەبەبێک شتێکی کوفر و ئیمان نییە ئەکرێ پرۆژەیەکە و ئەو تیا بەشداری ناکە بەڵام هێشتا ئەوە زووە و قسە لەسەر ئەوە ناکرێت تا ئێستش هێزە سیاسیەکان هەر سێلایەن کۆمەڵ و یەکگرتوو بزوتنەوە پێکەوە هاوتەکبیر و هاوکارین و لیجانمان دروست کردووە و بەرەو پێشەچین. هەدەفی ئەساسیش بێگومان ئەوەیە لایەنە ئیسلامیەکان پرژ و بڵاو نەبن سنگ و قورسایی خۆشیان بپارێزن و ڕێگە بگرن لە دزەکردنی هەر فکر و هەر بیر و بۆچوونێکی غەریب و پەڕگیر و خۆشیان تەطویر بەکاری خۆیان بن و زیاتریش خۆمان لەگەڵ واقعی سیاسی ئیجابیتر تەرتیب بکەین کە بزانین چی بکەین لەم ساحەیە بۆ ئەوەی ڕۆڵی مەشروع ئیسلامی دیار بێ و لەو عەسرێشا بژین لە ناو کتێبانەژین ئەوەی هەدەفی ئەساسی. زۆر سپاس وەلی سەری لە کەناڵی ئاسمانی پێیان مامۆستای پرسیار بێ زۆر لە کاتم ناگرم
تۆ باز لەوەت کرد کە هەموو کێشەکان دەبێت بە گفتوگۆ چارەسەر لەسەر مێزی گفتوگۆ بەڵام لە ئاستی باڵای پارتی دیموکراتی کوردستان ڕایانگەیان کە ئەوان جارێکی تر هەڵەیە دووبارە ناکەنەوە کە پێنجلایەنەکە بەیەکەوە کۆبنەوە بەڵکو کۆبنەوەی تاکلایەنەکەن یاخود ئەگەر هەموو پێکهاتە حیزبەکان بەیەکەوە کۆبنەوە پێوانی ئەم جۆرە فیکرەی پارتی دیموکراتی کوردستان جۆرێکە لە کات کوشتن بۆ چارەسەرکردنی کێشەکان. من بەو دقەتە گوێم لێ نەبووە کەوا بڵێن ئەگەر بەتەما بن پێنج حیزبەکە یعنی ئەو پێکهاتەیە کە پێنج حیزبەکە پێکەوە ئەنجامیان داوە ئەو حکوومەت و پەرلەمان و ئەو شتێک کە کراوە حاڵەتە سیاسیەکە ئەوە بسرنەوە هەڵەیەکی گەورە بێت و خزمەت بە چارەسەر ناکە. ئێمە وەکو یەکگرتو ئامادە نین لەگەڵ حاڵەتی وا مامەڵە بکەین. ئێمە وازانین کە بەڵێ فڵان کەس فڵان لایەن لەوانەیە ملاحەزەی لەسەر بێ لایەنێکی تر بە شێوەیەکی تر ئەوە ئێستا قسەی لێ ناکرێت. ئێستا ئێمە مولزەمین یعنی پابەندین بەو ئیستیحقاقە ئینتخابیەی کە لە 2013 ئەنجام درراوە. ئەم گرفتانەی کە دروست بووە خەتای شێ و خەتای منە و خەتای توێ ئەوە حکایەتە نەتیجەی ئەمەیە کە ڕووی داوە حاڵەتێکی سەقەت ڕووی داوە لە پەرلەمان پەکخراوە حکوومەت شەل کراوە چارەسەری ئەمە حکایەتی ناوێ وازحە ئەبێ ئمە چاکەین بە تەفاهمی چاکە بێت. دوای ئەمە لە انتخاباتی داهاتوە ڕەنگە ئەحمەد هیچ دەنگ نەهێنێ ئەوەی کە ئێستا هەیەتی نیوەش ببێت یەک مەحموود ڕەنگە زۆرتر بێت نازانیت ئەوە حاڵەتێکی ترە. لەبەرەوە بمێ دەکەین کە ئەو قسانە نەبوو بێ گەر بوو بێتیش عابر و استراتیژی نەبێت بەڕێکردنی قسەیەک بێت. بەڵێ مامۆستاگەر من ساڵحەکی لە کێنێ دوو پرسیارم لە جەنابتان هەیە. پرسیاری یەکەم تۆ باس لە پۆستی سەرۆکاتی هەرێمی کوردستان کە کەسی نشیا وان پۆستە دیاری بکرێت ئێوەی وەک یەکگرتووی ئیسلامی کوردستان کاندیدتان دەبێت بۆ ئەو پۆستەوە بەشێکی تر لە پرسیارەکەم تۆ ئەگەر پێشنیار بکرێت کە تۆ بیدە سەرۆکی هەرێمی کوردستان تۆ ئەم پۆستەوە دەگریت و پرسیاری دووەمیش پرسی پیشانەتەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان چی بەسەرات کە لیژەیەکی باڵاتان پێکهێناوە لەسەر جەم ئۆرگانەکانەوە کە ئەگەر هاتوو ئەم قەیرانت هەبوو ساڵی داهاتوو کە ساڵی 2017 بەردەوام بێت وا لە یەوەکی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە حکوومەتی بنکەفراوان بشێنەوە. ئەو دوو پرسیارم لە جەناب پێ. باسی سەرۆکایەتی هەرێم وەبزانم ئەگەر لە بیرتان بێ عەرزم کرد وتم ئەو پیاوە عەرزی کردووە تەرحی کردووە کە من نایکەم فەرمون خۆتان شتێ بکەن. بێگومان ئەمە خۆی عەرزێکی هەروە ناتوانین بڵێ ئینفعالێکە یا شتێکی عاتفیە. من خۆشم لێم بیست و هەر بەتەنیا جگە لەو بەیانە. بەڵام باسەکەش باسێکی وا سادە نییە. ئەبێ هێزە سیاسیەکان دانیشن قسەی لەسەر بکەن. ئەگەر قسە لەسەرکردنەکە گەیشتە ئەوە باشە ئەم عەرزت قبولکەین ئەو وەختە باسی کاندی دەکرێت. هێشتا ئەوەی ماوە ئێمە دانیشتنمان نەکردو هێشتا هەر لە دوورەوە قسە ئەکرێت کە هێشتا گفتوگویەکی سەر یەکمێز نەکراوە. بۆ هێشتەکە زووە و مەسەلەی سەرۆکایەتی هەرێم مەسەلەیەکی وا سادە نییە و ڕاستە لە ڕووی قانونی و قسەی لەسەر وازحاوە هەموو کەس دەزانێت. بەڵام ئەوەی کە واقعە ئەوەیە کە ئەیبینی شەڕە و مەشاکلێکەیە و وەزعەکەیە لەم وەزعە بە تەفاهم و خۆشی نەبێ ناگەینە نەتیجە. گەیشتینە تەفاهم ئەکرێ کاک مسعود بیکە یا نەیکە بیکات چۆن ئەبێ ڕێگی قانونی بۆ بدرۆزێت. ئەگەر نەیکە ئەو وەختە کاندید و چیتر و چۆن ئەوانە و حکایەتێکی ترە ڕەنگە وەختێوێت. بەنسبە منەوە من زۆر زوویەتی ئەو باسە قسەی لەسەر بکەم چونکە وەکوتم پێشەکیەکانی زۆری ماوە و من لەگەڵ ئەوەشم کە ئەم مەرحەلە ئینتیقالیە بە ئەحکامی خۆی هەیە. ناتوانانی لەم قۆناغە ئینتیقالیە هیچ شتێکی زۆر محکەم بکەیت بەڵکو
شتەکان بێنینەوە سەر جێ سەر سکێ اینجا دوای سکەکە تا کاتی انتخابات و ئەو کاتە قسەی ترەکێ. مەسەلەی کشانەوە لە حکوومەت بێگومان هەر لە ئێمە هەر جێی باسە کراوەیە، بەڵام هەرچەند لێچینەوە هەرچەند دراسەیەکەین کشانەوە بە عملی نابینین، چونکە ئێمە لەولاوە ئەمانەیە گفتوگۆ بکرێ کار بکرێ کارا بکرێ حکوومەت کشانەوە لە حکوومەت کاتێکە کە ناومێت ببین لە هەموو شت. ئێمە وامان پێ باشە تا ئێستا هەر ئەگەڕێن بە دوای چارەسەرا لە غەیری مەسەلەی کشانەوە، کاراکردنی حکوومەت، پشتگیری حکوومەت، ڕاستکردنەوەی هەڵەکانی حکوومەت ئەوە بە باشە بینین. چونکە ئەوش وەکو بڵێ وا ئاسانیش نییە ئەوش، چونکە دەرهاتن لە حکوومەت یعنی یەکلاکردنەوەی حکوومەت بۆ لایەنێک کە ئەوش ئاساری تر بەجێڵێ. بە نەتیجە هێشتا ئەو مۆزوعە هەر کراوەیە، بەڵام بۆ چارەسەری تر ئەگەڕین. مامۆستامێن هەریاتکردین لە گەلی کوردستان پرسیارێکی نییە، بەڵام پرسیارەکەم وەڵامێکی دوو بەش لە خۆدەگرێت. پرسیارەکە ئەوەیە لە کاراکردنەوەی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمدا دەوترێت مەرجێ بۆ گۆڕانکاری یەکگرتوو لەم نێوەندەدا مەرجی قبوڵە بۆ کاراکردنەوەی پەرلەمان کە بەشێکە لە بەشدارە لە حکوومەت. بەشەکەی تریش ئەوەیە ئەگەر لە لەم پرۆسەی دەستپێکردنی کۆبوونەوەکانی نێوان هێز و یاریە سیاسیەکان هێزێک لەم هێزانە ئاون بکرێت دووبارە حکوومەت تەشکیل بکرێتەوە یەکگرتوو بەشداری ئەم حکوومەتە دەکات یان نا؟ بەڵێ وەبسام لە قسەکان تا ڕادێک ڕوون بوو کە مەرج و پەڵک و بیان و گرتن لە یەکتری خزمەت بە چارەسەر ناکە. لەبەرەوە هەموو لایەک نەک ئێستا ساڵێ پێش ئێستش من باسم کردووە بۆ برایانی گۆڕان قسەم کردووە بە خودی و بە برایانە چوومەتە لایەن وتومە ئێوە ئەگەر ئەتانەوێت لە حاڵەتی سیاسی لە کوردستانە بەردەوام بن مەرج دامنێن بە بەرامبەریش مەرجدانێ و نەتیجە بگەی بە نەتیجە با چارەسەر بۆی بگەڕین. چارەسەر ئێستا لێمان بزر بووە ئەبێ بۆی بگەڕین، ئەبێ بە مەرج تۆ گرێت دروستەکەی لە بەردەوام. لەبەرەوە مەرج قبوڵ نییە، دروستیش نییە. ئەو کەسانەی مەرجدانێن دیارە ئەیانەوێ چارەسەر نەکەن. لەبەرەوە بە تەفاهم و بەخۆشی زۆر شت دەکرێت، بە ناخۆشی هەموو شت ئەگەری ئەوە هەیە هەڵوەشێتەوە خراپ بێت. بەنسبەت ئاوت بەڵێ بێگومان ئێمە لەگەڵ ئەوەین کە ئەبێ هەموو هێزە سیاسیەکانی پێکهێنەری حکوومەتی کابینەی هەشت بێنەوە سەر کاری خۆیان. ئاوتکردن لە ئەمانەوە نابێت. ئەگەر خۆی نایکا ئەوە بەحسێکی ترە. من ئەتوانم نیکەم یا بێمە ئۆپۆزیسیۆن یا بەشدار بم، ئەوە باسێکی ترە، بڕیاری خۆیەتی. بەڵام بە بڕیار بی کە ئەو ئەبێ ئاوت بێ ئەوە دروست نییە، ئەوە نەتیجە ناگرێت. ئێمە لەگەڵ ئەوەش نییە. و هەر حکوومەتی ئاوتکردنی لایەکی تیابێ لەگەڵی نابێت. مامۆستا سیروان نامێری کورسات لەوتەکەدا ئاماژە بە ناوچەکە و دەوروبەرێکە بە تایبەتی لە ئیسادە مەسەلە لە کوردستانی تورکیا بۆتە مەسەلەکەی سڵاحەتی دەرکاش کۆمەڵێک سیاسەتمەداری کوردە لەو وڵاتەدا ینی دۆخەکە باش نییە لەوێ. سەبارەت بە ئێران چەندجار ئێرانی گرانی کۆیدەکەوە بۆ دۆخەی ئیسادە لە هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی و هێزی پێشمەرگە و چوو بۆ ناوچەکە ڕاوەکان و لەگەڵ حەرکی شاریدا بەینیان ڕاوە نییە. تۆ قسە چیە لەو بارەوە؟ سەبارەت بە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ساڵانی 15 یەکگرتووی ئیسلامی کوردستانە هیچ پرۆژەیەکی تازەتان پێ بۆ چارەسەرکردنی دۆخی هەرێمی کوردستان و خۆی شامەژی بۆ قەیرانەکان نەبینرێت، بەڵام چارەسەرەکان نامینێت. چارەسەر چیە بەرەی؟ بەڵێ بێگومان وتمان ناوچەکە هەمووی ئەکوڵێت و ئالۆزە وەزعی. لە کوردستانی باکوور بێگومان وەزعێکی نەخوازراوە و گەلی کورد لە تورکیا لە بەردەم مشکلاتێکی گەورایە. ئەم شەڕی چۆتە ناو شارەکان، هەم کارە سیاسیە مەدەنیەکان کەوتونەتە بەر شاڵاوی گرتن و ئەوانە هەدەف کە حیزبێکی مەدەنیە لە شارەکانی شەکا یا ئەو بەلەدیاتی کە بەدەستیانەوە بۆ هەمووی
تووشی ملاحقی قانونی و سجن و زیندان و ئەمانە بوون. ئەم گرفتاریانە تەوان بەشێکن لەو مشکلاتی کە لە تورکیا هەیە وەکو مەسەری کودەتاکە و ئەو شتانەی تر، بەڵام پێش کودەتاکەش هەر ئەمانە دەستی پێ کردبوو. ئەمە توانی بڵێ گرێ دراوە لەگەڵ وەزعی شێوەی خەبات لە تورکیا. ئێمە هەمیشە لە نەوەدەکانەوە قسەمان کردووە، لە جەرایدی تورکیا قسەمان کردووە، ئەو کاتە کە کەس نەیوێرە وتومانە کە چارەسەر بە ئەسکەری مطالبەی ماف بە ئەسکەری یعنی بە چەکداری ئێمە لەگەڵی نین، چونکە چارەسەر ئەوە ئەمەیە کە ئەیبینی کاولکردنە. خەباتیش بە چەکداری تۆ متەکافێ نییە، هێزی تۆ بەرامبەر هێزی پەکەکە ئێستا بەرامبەر بە تورکیا هێزێکی مەحدودە، زۆر سنووردارە، مەجبورە ئەوەیەت ئەم لە بازێ لە کوردستانی عێراق ئەگرێ و بازێ لەولاوە مەشاکل دروستەکەەوە چێت لەش، یعنی چالاکیەکە ئەتوانی بڵێ ئەتوانێت تێکدا بەڵام ناتوانێت بینا بکە. ئاوی کردە ژێر هەدەپیش پەکەکە لەگەڵ ڕێزما بۆ خەباتیان بۆ ماندووبوونیان، بەڵام گەیشتە ئەوە کە ئێستا هەدەف چییە؟ هەموو ئەو سەرکردانە ئەگیرن، تۆمەکەیان نەزانین چییە، ئەڵێ هاوکاری لەگەڵ پەکەکە، هەموو تۆمەتەکەیان ئەوێ. من کاک سەلاحەدین خوا ڕزگاری کا لە ناخۆشیە خۆی و هاوکارەکانی هاتە ئێرە عەرزم کرد، لە ئەنقەرە چوومە لای پێم وت، وتم کاک سەلاحەدین ئێوە تەجروبەی خەباتی کوردستانی ئێمە ئیسفادە لێ بکەن، ماندووبوونی چەکداری نەتیجە نەگرێ، بەعکس ئەشکێتەوە بەسەر هەموو لایەکە. ئێوە ئێستا پەکەکە وەکو هێزێکی سیاسی ئەسکەری بۆ خۆی خەریکی ئیشی خۆیەتی، ئێوە ئەتوانن جابنەوە مەلەفتان جا بکەن، ئێوە لە شارەکانن، ئێوە لە پەرلەمانن، حزوری کورد لە پەرلەمانە ئاواتێکی چەند ساڵیە لە تورکیا، ئێوە لە پەرلەمان حزورتان هەیە، ئێوە لە بەلەدیات حزورتان هەیە، لە 70-80 بەلەدیاتی تورکیا بەدەست ئێوەیە. مەیەڵن ئەم دەستکەوتە بفەوتێ، ئەویش سەریح بن لە مەوقفتان لە مەسەلەی پەکەکە، مادام ئێستا حکوومەت بەهانەی ئەوەتان لێگرێ، ئێوە ماڵ جیاییەک دروستکەن، ئیدانێشی مەکەن، کارتان بەکاری پەکەکەەوە نەبێ، پەکەکە ئیشی خۆیەکە، ئێوە ئیشی خۆتان بکەن. بێگومان ئەم مەسەلەیە بەردەوام مشکلەیەکە، ئشکالی کارە لەوێ. ئێمە لەگەڵ مافی گەلی کوردین لە تورکیا، قەزدەی کوردی لە هەموو پارچەکانە لە ئێران لە تورکیا قەزدەیەکی عادل و حەقە، بەڵام لە شێوەی خەباتەکە قسەمان هەیە بەڕاستی. شێوەی خەبات لەم ئەسرا خەباتی چەکداری بە نەتیجەگیر نازانین، ئەنجامی نابێت و هەمیشەش لەگەڵ خەباتی سیاسی مەدەنیا بووین، لەگەڵ مەسئولانی تورکیا، لەگەڵ مەسئولانی ئێران هەمیشە ئەم قسانەمان کردووە کە ئێوە ئەمانە خەڵکی ئێوەن. تەنانەت من بە مەسئولانی تورکیا وتومە خەڵکی مەخمور، ئۆردوگای مەخمور جنسی تورکیان لە گیرفانە، تۆ بۆچی ئازوقا بی بۆ غەزە؟ خۆ من پێم خۆشە غەزە لێ قەوماوێکە و شتێکی ئینسانیە، بەڵام بۆچی فکری خەڵکی ئۆردوگای مەخمور ناخۆن؟ بۆچی ئازوقە بۆ ئەو نابێت؟ ئەم عقدەیە سیاسیە، ئایدۆلۆژیە، ئۆنسوریە، هەرچی هەیە هەڵێ، هەرچی هەیە هەڵێ، چارەسەر وا نابێت. لەبەرەوە ئێمە ئەوەی توانی بێتمان کارمان لەسەر ئەوە کردووە کە مافی گەلی ئێمە لە کوردستانی تورکیا وەکو گەل ئەبێ پارێزراو بێت، بەڵام هێزە سیاسیەکان بەڕاستی ئەدایان قسەی لەسەرە. ئێمە ئەوە نیشتمان پێکرابێ لەگەڵ بەڕێزان لە پەکەکە، بەڕێزان لە هەدەپ لە ئاکپارتی قسەمان کردو و کاری شەکەین بەردەوامیشە بین، بەڵام نەتیجەی زۆری نەگرتووە لەبەرەوەی مەشاکلێک دروستە بێ، وەختێ خوێن ڕژا، وەختێ کابرا لە
جەنازەی بردەوە ئیتر بەرچاوی ڕەشە بێ و ئەوە ڕوئەدا کە ئەیبینی. بەنسبەی ئێرانیشۆ هەروە گەلی کوردستان لە ئێرانە مافی خۆیەتی داوای مافی خۆی بکە، بەڵام بە شێوەی سیاسی و مەدەنی. ئەمەی کە ئێستا هەیە هێزە سیاسیەکانی معارەزەی ئێران لە کوردستانە بەڕاستی تا ڕادەیەکی زۆر ڕێعایەتی حاڵی کوردستانی باشووریان کردووە، جێی تەقدیرە. بەڵام لەگەڵ ئەوەش کە ئەبێ ئەویان لەبیر بێ کە ئەو ڕەوشە بە چەند چەکدارێکەوە ناگەێنیتە نەتیجە. تۆ بۆ حراسەتی خۆت ئەگەر شتێ بکەی بە هەر حاڵ، بەڵام پتێ بەم چەند چەکدارە بە خەباتی چەکداری لەگەڵ دەوڵەتێکی گەورەی وەکو ئێرانە بگەیتە نەتیجە، ئێمە بەڕاستی تێی ناگەین. بۆ ئەم سەردەمەش بە ئیجابی نابینین، بەڵام خەباتیش بەردەوام حەقێکی مەشروعە بۆ هەر ملەتێک. هێزە سیاسیەکان تا ئەو ڕادەی بە سیاسی و بە ئاشتی بیانەوێ مافی خۆیان دەستخەن، ئێمە لەگەڵیانی. و وەکو وتم قەزیەی کوردی لە تورکیا، لە ئێران، لە سووریا قەزیەکی عادلە وەکو قەزیەی کورد لە کوردستانی عێراق. من بابەت لە ئاژانسیانە مامۆستا دوو پرسیار هەیە. سەرەتا پیرۆزبایی 23 ساڵەی هەڵانکردنی یەکگرتوو لە ئێوە سەرکردایەتی و کادرانتان پیرۆز دەکەم. پرسیار یەکەم ئەوەیە تێڕوانینی یەکگرتووی ئیسلامی لەسەر پرسی سەربەخۆیی هەرێمی کوردستان چییە، بە تایبەت لە بارودۆخی ئێستای ناوچەیی و ناوخۆیی و نێودەوڵەتی. پرسیاری دووەمیشم خوێندنەوەی ئێوە بۆ عێراقی دوای داعش چییە؟ ئایا عێراقێکی دیموکراسی و یەکپارچە و یەکگرتووە بینین یان عێراقێکی پەرتەوازە و جاییە بینین؟ باش. پرسی سەربەخۆیی وەرزام ئەگەر لەبیرتان بێ لە کۆنگرەی 6 و 7 ئێمە، یعنی لە 2012 ئێمە تەسبیتمان کردووە لە ئامانج و استراتیژیاتی یەکگرتوو کار بۆ سەربەخۆیی گەلی کوردستان. ئەوە شتێکی مەبدەئیە لای ئێمە و پەسەندکراوی دوو کۆنگرەیە، پێشتریش ئەگەر بە ئەدەبیات هەربوومانە. کەواتە گرفت لەوە نییە و ڕۆژێ زووتر مەسەلەی سەربەخۆیی تەحقیق بێ شتێکی باشە و ملەتی ئێمە وەکو هەر ملەتێکی تر مافی خۆیەتی داوای سەربەخۆیی خۆی بکە، باسی مافی چاری خۆ نووسین. و لە دەستوری عێراقیشا ئیشاراتێکی وا هەیە، ڕاستە دەستورەکە باسی فیدرالیەکە، بەڵام لە دیباجەکەیە ئەڵێ ئەم دەستورە تا کاری پێ بکرێ ئیتیحادی اختیاری گەلانی عێراق بەردەوامە بێ. یعنی ئەگەر دەستور تعتیل کرا یا گرفتاریە گۆکو ئەمڕۆ دروست بوو کە بەغا خەمی موچە و قوتی گەلی کوردستان ناخوات، تەوان شتێکی مشکلەیە. ڕێگە پێدانێکە بۆ ئەوەی کە بیر لە باسی سەربەخۆیی بکەیتەوە. لەبەرەوە مەسەلەی سەربەخۆیی ئەوەی کە گرفتە و ئەتوانی بڵین ناوی بڵین گرفت، ئەوەیە یەک نەکەوتنی یەک قسەی نەبوونی خەڵکی سیاسی کوردستان. یعنی سیاسیەکان پێکەوە ئەبێت تەکبیر لە مەسەلەی پرسی سەربەخۆیی بکەن، پێکەوە تەکبیر بکەن، چونکە ئەگەر پێکەوە نەیکەن ڕەنگە یەکیان شتێکەکە یەکی تریان گرەی بۆ دروستەکە و بە نەتیجە خەڵکەکەش ئامادە نییە لەگەڵ شتی لە تکراوە مامەڵە بکەن. بۆیە ئێمە یەکێ لە ضرورەتەکانی ئەم باسی کە کردمان لە قسەکانی خۆمانە، باسی ئەوەی یەخستنەوەی ناوماڵی کوردی و ئاشتەوایی و گفتوگۆ بۆ خستنەوە گەڕی دەستگاکانی شەرعیەت لە هەرێمە بۆ ئەوە بوو کە یەقسە بین، یەکچاو بین بۆ ئەو پرسە ئەساسی کە باسی سەربەخۆییە یا باسی پاش داعشە چیەتە پێش. چونکە پاش داعش ئەگەر دقت بکەین سونە لێقەوما و دەربەدەر و گرفتارە لە مەناتیقی خۆیان، شیعە مەشاکلی خۆی هەیە، کوردیش بەم مشکلاتی خۆیەوە ئەتلێتەوە. عێراق دوای داعش ڕەنگە ئەگەری شێوازێکی تر لە مامەڵەکردن لەگەڵ یەکپارچەیی خۆیان بکە، جا ئایا بەشکردن بێ یا تەفعیلی ئەم فیدرالیە بێ یا کۆنفیدرالی بێ یا شتێکی تر بێ. چونکە باسی
بە ئیقلیمکردنی سونەش لە ئارا هەیە و هێزە سونیەکانیش گەیشتونەتە ئەو نەتیجەیە کە ئەو مۆزوعەش هەیە لە ئارا. بە هەر حاڵ پاش داعش حتمما خاریتەی عێراق ڕەنگە دەستکاریەک بکرێ بە تەفاهم طبعا هەر شتێکیش ئەبێ بە تەفاهم بێت چونکە لە بەغاوە ئەبێ بڕیاری ئەو باسانە بکرێ کە پەیوەندی بە کوردستانەوە هەیە یا پەیوەندی بە سونی نشینەکانەوە هەیە ئەبێ لە بەغاوە ئەو بڕیار بدرێ. اینجا مجتەمەعی دەولی مامەڵەی لەگەڵەکە، اینجا هێزە بڵێن دەوڵەتە ئیقلیمیەکان مامەڵەی لەگەڵەکەن، بۆیە پەیوەندی چاکردن لەگەڵ بەغا هەنگاوێکی قۆناغێکی ئیشەکەیە و ڕێخستنەوەی ناوماڵی کوردستانی قۆناغێکی ترە یا بەرنامەیەکی ترە کە پێکەوە هەردووکیان پێشەکین بۆ ئەو ئەگەرەی کە لە بەردەمایە باسی سەربەخۆیی یا چۆن ئیدارەی ئەزموونەکە بکرێت. مامۆستا من مامۆستامان لە سایتی SNN سەرەتا پێگەزباری 23 ساڵی دامەزرانی لە بەڕێستانەوەی کادیر و لایەنگاتانەوە پرسیاری ئەوم هەبوو یەکگرتووی ئیسلامی کوردستان خوێندنەوەی چیە بۆ مەسەلەی پرۆسەی ئابووری بەتایبەت دوای ئەوەی کە حکوومەتی عێراق پرۆژەی یاسایی بودجەی لە ساڵی 2017 پەسەند کرد دەبینی ناخۆشیێک کەوتە نێوان هەرێم و بەغداوە لەسەر ڕادەی پابەندبوونیەوە. ئەمە لە کاتێکدا کە پرۆسەی ئابووری سەربەخۆ دەبینێت کە بەرەو کۆمەڵێک کێشە هەنگاوی داوە. ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی خوێندنەوەتان چیە؟ ئایا لە ئێستا دەستێژەدا بە پرۆسەی ئابووری سەربەخۆ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر دەستکەوتی بەدواوەیە یاخود چارەسەر گەڕانەوەیە بۆ پرۆژەی یاسای بودجەی حکوومەتی عێراق؟ ئەو ئاوردانەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە مەسەلەکانی کوردستان ئیشێکی ئیجابیە و تەسبیتکردنی یاسایەک کە هێزە کوردستانیەکانی لەگەڵ بوو جگە لە فراکسیۆنی پارتی ئیشێکی ئیجابی بوو. بەڵام عیبەکەی لەوێ بوو کە ئەبوایە یەقسە بوونایە ئەبوایە لەگەڵ فراکسیۆنی پارتی تەفاهمیان بکردایە پێکەوە، چونکە دەستخستنی هەر دەستکەوتێک پێکەوە ئەگەر کەمیش بێ باشترە لەوەی بە تەفرەخە هەر دەستکەوتێکت دەستکەوێت چونکە لەبارە بێ وەکو بینیتان. لەبەرەوە بەڕای ئێمە مەسەلەی ئەوەی کە یاسای بودجەی بەغا باسی هەرێمی تیابێ و باسی بودجەی موچەی هەرێمی تیابێ شتێکی ئیجابی و دەستکەوتێکە، بەڵام ئەبوایە لەگەڵ حکوومەتی هەرێم یا بەڕاستتر بڵێم لەگەڵ فراکسیۆنی پارتی تەفاهمێکی جدیتر بکرایە بۆ ئەوەی پێکەوە ئەو هەنگاو بنێن بۆ ئەوەی لێرە ئیلزام دروست بکە. ئێستا لێرە حکوومەتی هەرێم ئەوە بوو کە دانیشتن لەگەڵ نوێنەری فراکسیۆنەکان و دیارە نەگەیشتن نەتیجەیەک، هەر کەسە قسەی خۆیەکە. حکوومەتی هەرێم ئەڵێ سەربەخۆیی بۆ من باشە، مەسلحەتن لەوایە. ئێمە تەمان تەفسیل نازانین چونکە وەک بەناشکوری نەبێ شەفافیت لە ئیشەکانە نییە. ئەڵێ ئەم نەوتە بەم شێوەیە بەغا ئەوێ لە بوجا تەسبیت کراوە بۆ من ناسەرفێ باش نییە و مەسلحەتم نییە. اینجا ئیشەکە کەواتە چی لێ مایەوە؟ تەنها ئەوە مایەوە کە وەکو نەوعێک لە فشار دروستکردن و ئەگەر جایز بێ بڵێم مزایدە. ئەینا مادام ئیشەکە لای حکوومەتە ئەبێ حکوومەت لەسەر خەت وایە و حکوومەت ڕازی وایە بەو مامەڵەیی کە کراوە و بەو بڕیارەی بەو یاسایی کە دەرچووە، کە مادام حکوومەتی هەرێم خۆی بە مولزم نابینێ کەواتە ئیشەکە پەنچەر بێ. بەهەرحاڵ وتمان ئەوەی کە بەغا خەمی ئێرە بخوا حەقی خۆیەتی خۆ نوێنەرمان هەیە لەوێ و ئەبێ خەمی بخوا، بەڵام ئەوەی کە تەکنیکی ئیشەکە هەڵەیە یعنی بەشدار نەکردنی پارتی ئەم هەڵەیە لێ دروست بوو کە ئێستا ئەیبینی پارتی خۆی بە ملزم نابینێ ئەڵێ من بەشداری نەبووم، حکوومەتیش لێرە ئەڵێ من پابەند نابم چونکە مەسلحەتی من نییە، کەواتە ئیشەکە کردت بەڵام نەتیجەی نەگرت. ڕاستەقیق لە دووساتی بێەوە واتان چییە بەرامبەر ئەو سیاسەتانەی پێدە دەیکات بەرامبەر پارتولایەنەکان لە ڕۆژئاوای کوردستان؟ ئەوەی کە ئەبیستین کە پێدا تەنها حکومەکە لێ و چەکداری هەیە و شتی زۆر هەموو شتی هەیە و حیزبەکانی تر
بە شێوەیەک لە شێوەکان پەراوێز خراون بێگومان ئێمە بە سەراحەت پێمان چونکە ئەمە ڕەوشێکی هەڵەیە و ئەمە لەو خراپانەیە لە دەڤەری کوردستانی خۆمان دزراوە. بۆچی چاو لە چاکەکانمان ناکەن، بۆ چاو لە شتە خراپەکانمان نەکەن. قۆڕەخکردنی دەسەڵات لە حیزبێکە هەڵەیەکی گەورەیە. لەبەرەوە پێماوتون و بە هەڵەی ئەبینین نەزەم ئەوان لەوانەیە پاساوی ئەویان ببێ بڵێن زروفەکە ئیسtisنائیە و شەڕە و جارێ ناکرێ میلیشیا دروستکەین. یەک میلیشیا هەیە ئەوش تەبعاً هەڵەیە هەروە نابێت. ئەگەر میلیشیاش دروستەکەی، ئەگەر جێش دروستەکەی، هەرچی دروستەکەی لە هەموو خەڵکی ئەو دەڤەرا بێ دروستکرێ، نەک لە لایەنێکی سیاسی بەتەنیا. گەڕانەوە ڕەنگە حەقێکی تەبیعی خۆیانە، بەڵام بە تەفاهم، چونکە ئەگەر بچنەوە بۆ شەڕ بچنەوە نەچن باش، بەڵام بە تەفاهم و بەڕێکەوتن لەگەڵ پێیەدا شتێکی باشە و ڕەنگە تەواوکەری تابلۆکە بێت. زۆر باش. زۆر سپاس بۆ هەموو لایەک. دەستان خۆش.